بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمانمرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. لە وتارێکی تایبەت هەر دەربارەی مانچی ڕەمەزان، خوای گەورە تەبارەک و تەعالە ڕۆژووی مانجی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول کە، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە تەوفیقمان بداتن بۆ کار و کردەوەی باش، بۆ عیبادەتی چاک، بۆی کە شایستەی ڕەحم و بەزەیی خوا بین تەبارەک و تەعالە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 185 کە باسی مانجی ڕەمەزان دەکا، دەفەرمێ: شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. كوملا ئەحکامێک و بەرچاوڕوونیەک بۆ ئێمەی ئیماندار و بۆ شوێنکەوتوانی محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام لەو ئایەتە پیرۆزە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەیانی کردوون، ئەحکامی ڕۆژووی بەیان کردووە. بەوە دەست پێ دەکات دەفەرمێ: شهر رمضان الذي أنزل فيه القرآن، کەوە یەکێک لە فەضائیل و لە گەورەیەکانی مانجی ڕەمەزان نازڵبوونی کەلامی خوایە، کە گەورەترین ئەتوانم بڵێم نیعمەتی خوای پەروەردگار لەسەر زەوی کەلامی خۆیەتی کە قورئانی پیرۆزە. طبعاً قورئان برا بەڕێزەکانم خوشکانی ئازیزم دوو جاران دابەزیوە، جارێک لە لەوح المەحفوظ کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە تەقدیری کردو کە کەلامی خۆیەتی یەک جوملە هاتۆتە ئاسمانی دنیا، یعنی ئەو قورئانێک کە ئێستا لە بەردەستی ئێمەیە بە یەک جاری هاتۆتە ئاسمانی دنیا لە لەوح المەحفوظەوە لە شەوی لەیلەة القەدر. إنا أنزلناه في ليلة القدر. ئەوە خاڵێک. ئەوجا پاشەوەی کە خوای گەورە تەبارەک و تەعالە بڕیاری ئەوەی دا کە محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەری خۆیەتی و دوایین پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام، بە خلالی 23 ساڵان ئەو قورئانەی لە ئاسمانی دنیا ناردۆتە سەر زەوی، لە ئاسمانی دنیا ناردۆتە سەر زەوی. بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو قورئانەی خۆ دەیتوانی کە چۆن لە لەوح المەحفوظ بە جوملەتەن واحیدە ناردوێتە ئاسمانی دنیا بە هەمان شێوە ڕاست لەو ڕۆژەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کرا پێغەمبەر و پەیامی بۆ نارد بە جوبریل عەلەیهی السەڵات وەسەلام ڕاستەوخۆ قورئانەکەی تەسلیم کردبایە و کتابەکەی تەسلیم کردبایە. ئەو 23 ساڵەی بۆ چ بوو؟ طبعا قورئان هاتووە بۆ دووسێ کۆمەڵە پەیامێکی زۆر گەورەی هەن. یەکێک لە پەیامە هەرە گەورەکانی قورئان منهەجی ژیانی ئینسانە هاتووە، کێشە و مشکیلەی خەڵک چارەسەر کات. ئەو کێشە و مشکیلانەش کە چارەسەر دەکرێن پێویستە کاتن لە کاتی ڕوودانی کێشە و مشکیلەکان
لە کاتی ڕوودانی کێشە و مشکیلەکان ئاەتەکان دابەزیون بۆی کە چارەسەری ئەو مشکیلانە بکەن. هەندێک کێشە و مشکلەی کۆمەڵایەتی جا مابەینی ژن و مێرد، مابەینی ژن و مێرد، مابەینی منداڵ و باوک، مابەینی ئەوجا برا لەگەڵ برا، خوشک و برا، هەر کێشەیەکی کۆمەڵایەتی کە ڕووی داوە تەماشە دەکەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پەیامی دابەزاندووە، پەیامی بۆ ناردوون بۆی کە چارەسەر بکرێتن. بابەتێکی دیکە لە ڕووی ئیعتیقاد و بیر و باوەڕەوە، طبعاً خەڵک لە جاهیلیەتدا ژیاوە و خەڵک موسڵمان نەبووە، ئیوایە داری پەرستووە، بەردی پەرستووە، خوورمای پەرستووە، ئەستێرەی پەرستووە، مانگ و ڕۆژی پەرستوون، هەوا و ئارەزووی خۆی پەرستووە. بەرەبەرە تەصحیح و ڕاستکردنەوەی ئەو بیر و باوەڕە زۆری ویستووە. لەبەرەوەش تەماشەکە لە قۆناغی مەککەدا تەرکیزی لەسەر چ بووە؟ لەسەر ڕاستکردنەوەی عەقیدە و بیر و باوەڕ بووە و دڵخۆشکردنی خەڵک بۆ بەچی؟ بە پاداشتی بەهەشتی پان و بەرین و ترساندنی خەڵک لەسەر چی؟ لەسەر بە ئاگری دۆزەخ خوا پەناماندات. قورئانی مەکی لەگەڵ قورئانی مەدەنی فەرق و جیاوازیەکی هەیە لەو ڕووەوە، زیاتر تەرکیزی لەسەر عەقیدە و مەبادی و لەسەر ئەوەیە کە دێ قۆناغ و مەرحەلەی دەوڵەتداری دەست پێ دەکات. تەبەن دەوڵەت کە گوترات دەوڵەتە دەبێت تەشریعات هەبێتن. تەشریعات یعنی چێنی کۆمەڵە شتێکە بێت کەەوە حەڵاڵە، ئەوە حەرامە، ئەوەی بکە، ئەوەی مەکە، ئەمر و نەهی لەوێن دەرێ زیاتر لەوێن دەرێ ڕەنگ دەداتەوە. ئەو قەزیانە قەزیی زۆر گرنگ بوون لە قورئاندا. لەبەرەوە خۆشەویستانی خۆم گرنگە ئینسانی موسڵمان بزانێتن کە چۆن معاملە لەگەڵ قورئان دەکاتن. طبعاً هەموو شتەکانی ئەمڕۆ کە ڕوو دەدەن ژیانی مرۆڤ وایە دووبارە بوونەوەن لەو سەردەمانەی کە قورئان تێیدا نازڵ بووە و پێش قورئانیش. ئەو جاهیلیەتەی کە هەو بوو هەرەمان جاهیلیەتە دووبارە دەبێتەوە. ئەو کێشە و مشکیلانەی کە هەن هەمان ئەو کێشە و مشکیلانن کە دووبارە دەبنەوە، بۆ چکە خوای گەورە تەبارەک و تەعالا عالیم الغەیبە دەزانێ لاوی کات نییە. ئەوە نییە بڵێ وەڵا کاتێک ڕۆیوە دەبێژ قورئانێکی دیکە نازڵ بێتن، ئاەتێکی دیکە نازڵ بێ، دەزانێ هەمان کێشە و مشکیلانە ئەو کێشانە کە دووبارە دەبنەوە. لەبەرەوە حوکمەکان لەبەردەستمانن. مانگی ڕەمەزان خۆشەویستانی خۆم یەکێکە لەو مانگانەی کە پێویستە ئینسان زیاتر بەڕاستی لەگەڵ قورئان دابژێت. ئینسان لەگەڵ قورئان دابژێت. وە کە دەڵێم ئینسان لەگەڵ قورئان دابژێ بەو مانایی نامسابقە بکەین دەی چێ زیاتر ختمانەکاتن، چێ زیاتر لە قورئان حاڵی دەبێ، چێ زیاتر تەدەببر و تەفەکر دەکا لە قورئاندا، دابنیشی ئەو ئاەتانەی کە دەیان خوێنی فکر بکەی و بزانی ئایا لە ژیانی ڕۆژانەماندا ئەو ئاەتانەمان جێبەجێ کردوون؟ هەر بەسەردا نەڕۆین. مەڕە الکیرام زۆر گرنگە باوەڕتان بێ هەر یەکێک لە عەفوەن لە ئێمە بێت و بەوردی ئاەتەکان بخوێنێتەوە، هەڵوەستایان لەسەر بکاتن، گۆڕانکاری لە ژیانیدا دروستە بێت. گۆڕانکاری لە ژیانیدا دروستە بێت. يعني بون من دقيو آية يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. هر أو آية بمصم إشارة خلشك هوالي كتبود أو روزورة هناني هوالو اشتوالا خبري كتبودين فلان كس آواي كر في سار آواي كر في سار باسي كردي في سار غيبت في سار بختاني بو كردي في سار جويني دا في سار هرشي لي كردي خواهي قرأت سيدا فرم فتبينوا الراس أو آية تفكر بيتوا أو زي بذكرني قرآن فلما كبريار مدى زاند أخوة آية بالفعل وايا چه ضل أو بياناي وشي شيك دروس كلام بيني تو أو دا لبرهندش خواهي قولة تبارك وتعالى ناوي ناو بفاسق إن جاءكم فاسق بنبأ فتبينوا يعني وتخواهي پروردگار لو بابتكم ملايات يعني كأمره چيشو مشكلة زوري لسر دروس دبن يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان
يعني تماشەکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەمومان لە ئادەمیش لە خۆڵە، فەزڵی هیچ کەسێک لەسەر هیچ کەسێک نییە وەکو خودی خۆی، لەبەرەوە کوردیانەوە عەرەبیانەوە فڵانکە عەشیرەتێ و فڵانکە عەشیرەتێ و ئاغەیە ئەوە چییە، ئەو شتانە هیچ فەزڵی کەس لەسەر کەس نییە. ئەوەی کە گرینگە بە هەمان شێوە ئافرەتان نابێ ئافرەتێک خۆی پێ ئەوەتر بێ لە ئافرەتێکی دیکە، نابێ مەسەڵەن قەومێک خۆی پێ مهمتر بێ لە قەومێکی دیکە، لەبەرەوە ئەو خاڵانە زۆر گرینگن. خوای گەورە تەبارەک وتەعالا بڕاندوێتەوە تەطبیقکردنی قورئان لە مانجی ڕەمەزاندا ئەوەیە. ئەویش بۆ خۆشت کە ئەهلی تەقوا بووی ئەهلی دین بووی نابێ بڕیار بدەیت لە فڵان کەسی چاکتری. هو ئەعلەم بمن اتقى، ئەو دەزانێت چێ ئەهلی تەقوا، ئایا ئەو کردە و عیبادەتانی کە دەیان کەین لێی وەرگرتووین یان لێی وەرنەگرتووین. کەواتە مانجی ڕەمەزان خۆشەویستانم معاملەیەکی تایبەتە لەگەڵ قورئان، ئەویش نەک بۆ ئیسپەینێکە دیوان بیسوە دەڵێ وەڵا تەلەفۆنێکە مامەستا لەخوای بە زیادی بێتن 17 ختمم کردوون، دەستت خۆش بێتن، بەڵام تخوا لەو 17 ختمەی چەند ئاەتت تەطبیق کردوون لەسەر خۆت، هەڵوەستەت لەسەر چەند ئاەتان کردووە، ئەو ئاەتت کە خوێندۆتەوە زانیوتە ئەو ئاەتە وەکو بڵێ لەگەڵە تۆیتی، لە معاملەی حەرام بێ، لە معاملەیەکی ناتەندروست بێ لەگەڵ دایک و باوک، لەگەڵ خێزان، لەگەڵ منداڵەکان، لەگەڵ جیرانەکان، چکە پڕە لەوانە. ئایا دەرباز بووی لەو ئاەتانەی کە خوای گەورە هەمووی ئەمر و نەهین، هەمووی تەوزیهات و ئیرشاداتە؟ ئەگە دەرباز بووی فەبیها وەنیعمە، خوای لێت بە زیادی بێت. ئەگەر نا پێویستە کاتن بەڕاستی لە جیاتی مسابقەی ختمان بکەین، یەک ختمی بکەی، یەک ختمی، بەڵام ئاەت لەسەری ڕاوەستی، ئەو ئاەتت بۆ جێبەجێ نەکردووی، لەگەڵ خۆت قسە بکەی. هۆکار چییە؟ برادەری خراپە، برادەر خراپەکان وەلا دەنێم، حەز و ئارەزوەکەی وەلا دەنێم، بزانە هۆکار چێ بنەوە ئاەتێ تا هەندە ساڵێ منەوە عمرم 56 ساڵە دەیخوێنمەوە بۆ پێم جێبەجێ نەکراوە. بەرەو قورئان منهەج و پەیام و کەتەلۆشی ژیانی ئینسانە. معقول نییە کاکە من هەموو ساڵە بیخوێنمەوە هەر دەڵێ کاکە ئەو پلاکە ئاوا بینێ خوارێ پێ دەبی ئاوا دەگوژێتەوە هەموو جارێ لێت تێکچیتەوە، هەر خەڵەت معاملەی دەگەڵ بکەیت. بزانی چۆن ئەو قورئانە گۆڕانکاری لەبەر هەندێک تەماشەکەن ئەوانەی کە بەو شێوازە قورئان دەخوێنن، بەو شێوازە معاملە لەگەڵ قورئان دەکەن، گۆڕانکاریەکی تەواو بەسەر ژیانیان داهاتووە. ئەوجا خاڵێکی دیکە معقول نییە بەس لە ڕەمەزانێ بێنی قورئانەکەی بخوێنی و دوای ڕەمەزانێ خوا حافیزی لێ بکەی، بڵێ خوا حافیز هەتا 11 مانجی دیکە. منهەجێکی تەندروست بۆ خۆمان دانین بۆی کە ئەو قورئانە لێیدا نەبڕین، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو گوتم خوای گەورە بە 23 ساڵانی بۆ پێغەمبەری نارد عەلەیهی سەڵات وسەلام، بۆی کە ئەمەش ئەگەر بەردەوام دەگەڵی دانەبین تەوجیهاتەکەمان لەبیر دەچێتەوە، تەوجیهاتەکەمان لەبیر دەچێتەوە، هەر خەلەلێکی هەمان بوو بچینە سەر ئاەتەکان بەخوا ئیستیفادەی زۆری لێ دەکەین. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا کە باسی قورئان دەکات دەفەرمێ هودى للناس وبينات من الهدى والفرقان. ئەو قورئانە هەموو شتێکی بەیان کردووە، تەوزیح داوە. طبعا بۆ خوای گەورە تەبارەک وتەعالا شەوی قەدری هەڵبژاردووە بۆ نازڵکردنی قورئان، گوتم لە لەوح المەحفوظ بۆ ئاسمانی دنیا گەورەترین شەوە لە شەوەکانی ساڵدا، گەورەترین شەوە لە شەوەکانی ساڵدا، لەبەرەوە هەم وەکو ڕێزێکیش بۆ ئەو شەوە گەورەترین کەلام لە گەورەترین شەو خوای گەورە تەبارەک وتەعالا نازڵی کردووە. و غەیری قورئان هیچ شتێک هیدایەتی ئینسان نادا، ڕێنمونی ئینسان ناکات، ئینسان دەرباز ناکات، تاکە منهەجێک، تاکە بەرنامەیەک، تاکە کتابێک کە ئینسان دەستی پێوە بگرێ، هیدایەت دراو بێ، ڕێنمونی کراو بێ، لەسەر سیڕاتی مستەقیم بێ قورئانە. تەماشە مەکە خەڵک هەمووی وازی لێ هێناوە، ئەگەر هەموو خەڵک بەڕێی چەوت داڕۆی بە تاقی تەنێ بەڕێیەکدا بڕۆی، بەڵام بە شەرتێکی دەستت بە قورئان وەگر بێت و بە تەنها هیدایەت دراوی، خەڵکی دیکە هەمووی گومڕایە. ئەوە فەرەزیاتە باسی دەکەم. لەبەرەوە دائیمەن عولەما دەفەرموون ڕێبوارانی ڕێی ڕاست با تەماشە نەکەن چەند کەس بەو ڕێیدا دەڕواتن، زۆری ڕێبوارانی ڕێی شەیطان و هەوا و ئارەزوو نەفس
وات لێ نەکاتم بڵێ وەڵا جا کاکە میژباوەگە خدها قسەیەکێ قسەکە غەڵەتە لەگە ئامێ چمە شامێ نا ئینسان دەبێ بزانێ ئەو عامە بەرەو چێن دەرێ دەڕوا ئەو خەڵکە بەرەو چێ دەڕوا ئەگەر بەرەو خوا ڕۆی بەرەو سیڕات المستەقیم ڕۆی بەرەو بەهەشت ڕۆی دەگەڵ یان بڕۆ بەڵام ئەگەر دایک و باوکیشت بێ خێزانیشت بێ بەرەو دۆزەخ ڕۆین جیا بۆ لێیە جیا بۆ لێیە بۆ چکە ئەو ژیانە ژیانێکی کورتە ئەو قورئانەش یەکێک لە حکمەتەکانی کە خوای گەورە تەبارەک و تەعالە ناردوویەتی حەبل الله المەتینە وەکو دەڵێ پەتێکی پتەوی خوای پەروەردگارە سەرێکی لای خۆیەتی سەرێکی ناردۆ سەر ئەو زەویەی ئەوەی کە دەستی پێوە بگرێ پێیوە پابەند بێ چۆن تەشبیه نەبێ کابرا کەوتۆتە بیرێکی قوڵ حەبلێکیان بۆ شۆڕ کردوتەوە ئەگە بیوێنە جاتی بێ دەسێ دەبێت دەستی دەو حەبلێ وەربگریت دەستی دەو حەبلێ بگری هوردە و دەپێوەسەکەوتۆ لە بیرە قوڵەکەی بێتە دەرەوە واللهی برا شیرنەکانی خۆم لەو زروف و زەردەمەی ئێمەش هەر لە سەردەمی پێغەمبەردا تا ئێستانەکەش هەرچی دەستی بەو قورئانە گر بێ نەجاتی بووە و هەرچیش دەستی پێوە نەگر بێ سەرگەردان بووە و لە مەنهەج و بەرنامەی خوای پەروەردگاری لاداوە جاوجا دەفەرمێ چی وبەیینات من الهدى والفرقان هەموو شتێکی بەیان کرد بۆ قورئانە لۆمە کە دەڵێم هەموو شتێک ئەو شتانەی کە پێویستن لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ لە ڕووی حەڵاڵ و حەرام یعنی بە عمومی بۆی باس کردوین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو شتانەی کە پێویستی بە تەفسیلات بۆ خوای پەروەردگار لە ڕێی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاند و ئەو بابەتانە ئەوە تەفسیلەکەیەتی دەبەرەوەی ئاگامان لێبێ قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێک زیان ناکرێنەوە کەسێک بڵێ وەڵا من قورئانیم ئەوە شەیطانیە باوەڕی بە فەرموودەکانی پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ نوێژێ بکەن چۆن نوێژێ بکەین چەند ڕکعاتان بکەین کاتەکانی کوان ها تەفاسیل زۆرە بە ڕۆژوو بن بەڵام ئەو تەفاسیلەی کە لە فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان بەیان کراوە پێویستی بە چ دەکا بە سوننەی صەحیح پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئەو جا قورئان کە هاتۆتە خوار خوای گەورە لە مانجی ڕەمەزاندا ناردوویەتی دەفەرمێتن زیاکەرەوەیە فورقانە لما بینی چ لما بینی حق و باطل چونکە حق و باطل هەتا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێ زۆر کەس لەوانەیە بڵێ باشت خوا بۆ مەسەلەن ئەو هەموو ناحەقی و ناعەدالەتی و زوڵم و ستەم و تاغوت و کاکە ئیمتیحانە تاقیکردنەوەیە ئێخوای گەورە لە هەموو شتێک چێرتە داخڵ کە هەرچی غەڵەتی کرد مەلایکەتێکی بۆ بنێریتم بیداتە بە قامچیان و ڕاستەری لێ هەڵقەنێتن کەس ناوێرێ خەتێ خوار کات لە ئیمتیحانەکەی دەچتە دەرێ ئەبێتە وەچ کابرای گۆتی زۆرم لێی پاداش و سزا نامێنیتن لەبەرەوە خوای گەورە ئەو حەق و باڵتەلەی کە هەردووکی خەڵق کردوون و داعمی هەردووکانیش دەکا لە ڕووی لۆجستیەوە وكلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك بۆی کابرا وەڵا ئەوەی کە کافر بێ هەوای لێ قەتعکا ڕزق و ڕۆزی نەدات و پارەی نەداتێ و دەوڵەمەندی نەکا کەس کافر نابیت هەمووی لە بۆ تەماعەکەی نییە ئیذا جاء نەصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا خەڵک ئاوای لێ دێت بەڵام وای گەورە وای کردوکو سونەنی کەونی خۆی هەردووچی داعمیان دەکا هاوکاریان دەکا بەڵام بزانێ پێشی گوتون ئەو ڕێی ڕاستە و ڕێی خراپە بەیانی کردووە بێرە دابڕۆی سزا دەدەم بێرە دابڕۆی پاداشت دەدەمەوە کابرا ئەو قورئانە ئەو بابەتانەی یەکلا کردوتەوە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ فمن شهد منكم الشهر فليصم ئەوەی کە مسلمان بێ بالغ بێ نەخۆش نەبێ مسافر نەبێ ئاگاتان لێ بێ داخلی مانجی ڕەمەزان بوو واجبە لەسەری بە ڕۆژوو بێ ئەو جا دەفەرمێ چی ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخرى کەسێک کە نەخۆش بێ بەڵام نەخۆشیەکەی مزمین نەبێ یان لە سەفەر بێ جا ئەو سەفەرە بە تەیارەی بێ بە سەیارەی بێ بە هەر ناوی سەفەر بێ بۆی هەیە کابرا ڕۆژەکەی بشتێ نە کابرا بێ بڵێ جا خورد کاتەوە کاکە سەفەری ئەو کاتەی بە پشتی حوشترێ و بەلاقام بوو کەی
ئەوە خوایەک ئەو کەلامەی ناردووە و قسەی ناردووە کە لە علمی خوای پەروەردگار شاراوە نەبوو کە کاتێکدا دێ تەیارە و سەیارە و هەموو شتێک ئەوەی کە وەیەخلوق ما لا تعلمون هێشتا هەندێک شتی دیکە ئەمە هەرەمان بینی ئەویش دێتن ناوی سەفەر بوو ناوی نەخۆشی بوو کابرا بۆی هەیە بە ڕۆژوو بێ ڕوخسەتە بەڵام کە لە نەخۆشیەکەی چابەوە دەبێ فعیدة من ئەیام ئوخەر کە لە سەفەرەکەی هاتەوە سەفەرەکەی پاش ڕەمەزانێ دەبێ ڕۆژەکان بچێڕیتەوە نەکۆکو خەڵکێک ئاخوندێکم گوێ لێبوو دەیگو کاکە ئیگۆ ئاسانە ئیگۆ ئێستانەکە خۆ وەکو بڵێ بە ڕۆژوو نەبوون هەرە منەی گۆ هەموو جارێ کە ڕەمەزان دادێ هەموو ڕۆژێ سواری سیارە سفەرچی لێدەم هەندە کیلۆمەترانە دەڕۆم و دێم و ڕۆژەکەی دەشتێن بوو تەواو کۆتایی پیاد ناشگریتەوە سەقەت حاڵی بوون لە دینە و گومڕاکردنی خەڵکە خوای گەورە چی دەفەرمێ دەفەرمێ فعیدة من ئەیام ئوخەر سەفەرەکەت ڕۆژەکەی دەشتێنی ڕوخسەتە بەڵام دەبێت دوای ڕەمەزانی بیگریەوە نەخۆشیەکەت ڕۆژەکەی بۆ دەشتێنی بەڵام چابیەوە دوای ڕەمەزانی دەیگریەوە بە شەرتێکی نەخۆشیەکەت مزمین نەبێ نەخۆشی مزمین عولەما ڕەحمەتی خوایان دەبێ فتوایان داوە شەریعەتی خوا مەجالی داوە کە ئەو ئینسانە فدیە بداتن ئەو جا دەفەرمێ چی يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر شريعتي خوای پەروەردگار هەمووی لەسەر چ دانراوە لەسەر سەهلی دانراوە شتێک نییە لە عیبادات و خواپەرستی لە تااقەتی ئینسان دانەبێتن پێی نەکرێتن لا يكلف الله نفسا إلا وسعها لەبەر ئەو شتانە ئەو عیبادەتە ئەو خواپەرستیانە لە تااقەتماندایە لەبەر هەندێک خوای گەورە دایناوە وەکو گوتیشمە من ناچمە سەر تەفاسیلی سوودەکانی ڕۆژ و کە سوودێکی هەیە خەڵک باسی کردەوە وەکو عیبادەت دەیکەین بەڵام لەگەڵ عیبادەتەکەش قازانی زۆری بۆ لاشە و جسمی ئینسان هەموو عیبادەتێک هەم قازانجێکی ئوخڕەوی هەیە هەم قازانجێکی دنیاییشی هەیە آخر چیت خوای گەورە تبارك وتعالى دەفەرمێ ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون يعني تەماشەکەن يعني خوای پەروەردگار دەفەرمێ مانگەکەی تەواوکەن ناڵێ سێ ڕۆژەکەی تەواوکەن ئاگاتان لێبی ولتكملوا العدة عیدەکە چییە مانگە نەیگوتۆ بە ڕۆژی دیاری نەکەوت کە جاری وایە مانج و ڕەمەزان 30 ڕۆژە جاری وایە چەندە 29 ڕۆژە مانجی عەرەبی ئاگاتان لەوەی بێتن چکە قیاسی ڕۆژ لە مانجی عەرەبی بە مانگە بەوەی نییە میلادی ثابت بێتن لە یەکی دەست پێ بکە هەتا 30 و هەتا 29 و هەتا 30 مانگە کەم دەبێتەوە ئەو جا دەفەرمێ چی ئەو جا ولتكبروا الله على ما هداكم بخوا برا شیرنەکانی خۆم خوشکانی بەڕێزم گەورەترین نیعمەتی خوای گەورە هیدایەتە لەبەرەوەی دائیمەن دەبێت سوپاس و ستایشی خوای بکەین لەسەر ئەو نیعمەتەی کە پێی داوین الله أكبر الله أكبر الله أكبر ولتكبروا الله على ما هداكم خوا لە هەموو شتێک گەورەترە کەواتە بەدوای منهەجوی دەکەم بەدوای بەرنامەوی دەکەم خوا لە هەموو شتێک گەورەتر هەر کاتێکی گوێم لە بانجی بۆ وەڵامی دەدەمەوە دەچم بە پیر وەڵامی خوای گەورە دەچمەوە ئەو جا دەفەرمێ چی لعلكم تشكرون شکر دەزانن بۆ چییە بۆ نیعمەتە کەواتە مانج و ڕەمەزان نیعمەتە قورئان نیعمەتە ڕۆژ بە ڕۆژوبوون نیعمەتە لە مقابلی نیعمەتەکان دەبێ ئینسان چ بکە دەبێ ئینسان شکرانەی خوای گەورە بکات یا ڕەبی خوایە موفقمان بکەی سەربەرز و سەرفیرازی دنیا و قیامەتمان بکەی تەوفیقمان بدەی بۆ گرتنی مانج و ڕەمەزان و معاملەیەکی تەندروست لەگەڵ قورئان کە کەلامی خۆیەتی و خوای گەورە طاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته